سیک بڵدینگ سیندرۆم سیمینار ئەم جارم لەسەر سیک بڵدینگ سیندرۆمە من تابلۆ ئەحمەدم سەلام عەلەیکم. ئاوتلاینی SBS چییە؟ یان ئەو سیمیناری کە ئەم جارە باسیەکەم ئاوتلاینەکەی ئەوەیە کە سەرەتا باسی ئەوەکەم کە سیک بڵدینگ سیندرۆم چیە، وەکو ئەوەی کە بیرۆکەیەکی گشتیمان هەبێ لەسەری، دوای ئەوە باسی ئەو فاکتەر و هۆکارانەکەم کە هۆکارن یاخود کاریگەریان هەیە لەسەر SBS، نیشانەکانی چییە، هۆکاری توشبوون بە SBS چییە، چۆنچۆنینە ئێمە بتوانین خۆمان تێست بکەین، فەحسی خۆمان بکەین کە بزانین ئایا SBS مان هەیە، چۆن چارەسەری SBS بکەین و چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین. سەرەتا what is sick building syndrome؟ sick building syndrome چییە؟ sick building syndrome حاڵەتێکە کە تایە خەڵک یاخود دانیشتوانی چ خانووی بێت یاخود چ بینای بەرز بێت هەستیا ئەکەن بەوەی کە لەو شوێنی کە تایە ئەژین بە بەردەوام بێزارن، بێ نەخۆشن، بێ ئەوەی کە بزانن کە بەجستەییان نەخۆش بن، هەست بە نەخۆشیەکەن بە شێوازێکی بەردەوام، بەڵام هیچ نیشانێکی نەخۆشی تریان تیانە. و چۆنینە ئێمە بزانین کە نەخۆشیەکە هەیە، ئەوەیە کە هەستەکەین کە لە شوێنێکی دیاریکراوە نەخۆشین، لە ژوورێکی دیاریکراوە نەخۆشین، بۆیە ئەمە پێی ئەوترێ building related illness یاخود ئەو نەخۆشانی کە پەیوەندیان بە بیناوە هەیە. و نیشانەکانی و توشبوونەکەی لە یەکێکەوە بۆ یەکێکی تر ئەگۆڕێت و can be attributed directly to airborne building یاخود بە شێوازێکی ڕاستەخۆ پەیوەندی بە کەشوهەوای ناو ئەو بینایەوە هەیە کە تایە ئەژین. What are the factors associated with sick building syndrome؟ ئەو فاکتۆرانە چین یاخود ئەو هۆکارانە چین کە پەیوەندیان هەیە بە نەخۆشیە بیناییەکانە یاخود ئەو حاڵەتانی ئەو کۆندیشنانی کە بە بۆنەی بینایەکانەوە تووشە بین. بە شێوازێکی ڕاستەخۆ پەیوەندی بەسەر ڕەگەزی مرۆڤ هەیە کە ئایا ڕەگەزەکە چییە، male female، lack of functional windows، ئایا تۆ پەنجەرەکە دەکەی تۆ بۆی هەوا بێت یاخود نایەت، پەیوەندی هەیە بەسەر ئەوەی کە چەندێک ئەو مادانە بەکارهێنەوە کە تۆکسیکن یان نان تۆکسیکن بۆ ناوماڵ، مادە بڵاککەرەوەکان کە ئایا تۆ لە ناو ماڵە خواردن لێ ئەنی یان خواردن لێ نانیت، ئەو هەوا و گازی کە بەکاری هەنی ئەگەڕێتەوە ناو ماڵەکە، پەیوەندی بەوە هەیە کە ژینگەی دەرۆتان پیسەوە بە ڕێژەیەکی زۆریەتە ناو ماڵەکە تۆ لە ناو ماڵەکەیە پەنگە خواتەوە، پەیوەندی بەوە هەیە کە ئەو مادانی کە بۆ پاکردنەوە بەکاری هێنیت مادەی کیمیایین کە کاریگەری خراپیان هەیە لەسەر تۆ، ئەوانە هەمووی هۆکارن بۆ توشبوون بە sick building syndrome لەبەرەوەی ئەو مادانە لە ناو خانووەکانە یاخود لە ناو بینایەکانە پەنگە خواتەوە. بەکارهێنانی پانکە، بۆچی بەکارهێنانی پانکە؟ لەبەرەوەی بەکارهێنانی پانکە وا ئەکا ئەو هەوایی کە هەیە نەڕواتە دەرەوە بە بەردەوامی لە شوێنەکەی تۆیە بسوڕێتەوە. هەروەها هەبوونی تەپوتۆز و پارتیکڵی بچووک لە شوێنانی کە تایە ئەژیت و ئەو خوانی کە تۆ وەکو دانیشتوویەک لە ناو ماڵەکەیە یان لە ناو بینایەکەیە هەتا. نیشانەکانی چییە؟ لەبەر ئەوەی ئەمە نەخۆشیێکی دیاریکراو نییە، sick building syndrome نەخۆشیێکی دیاریکراو نییە بڵین ئەو نیشانە تایبەتی هەیە و ئەو نەخۆشە دیاریکراوە، بۆیە هیچ نیشانێکی دیاریکراوی نییە، بەڵام چۆنچۆنینە هەست دەکەین بە بەردەوام هەست بەواکەین کە سەرمانیێشێت، هەست بەواکەین کە بێزارین و توانای کارکردنمان نییە، جستەییەن بێتوانین، skin irritation، هەستیاری پێست و خورانی پێست یاخود وشکبوونەوەی پێست، سووربوونەوە و خورانی چاو، هەستیاری قورگ و خورانی قوڕک، هەناسە تەنگی و کۆکەی بەردەوام لە هەندێک حاڵەتە بێتە هۆکاری ڕەبۆش، بەردەوام ڕەنینۆزە هەیە، بە کوردی پێڵێن چڵمنی، سەرسوڕان و گێژبوون، نەمانی تەرکیز زۆر لاوازە بێ یاخود توانای ئەو نامێنێت کە بە تاواتی تەرکیز بکەیت یاخود تیشک بخەیتە سەر هیچ شتێک، muscles and joint pain، ماسوولکە و جومگەکانت ئازاریان هەیە.
هۆکار چییە بۆ ئەوەی کە ئێمە تووشی ئەمانە ئەبین؟ low indoor air quality ئەو هەوایە کە لە ناو ماڵەکەی هەیە هەوایەکی پاک نییە. indicate ventilation ساردکەرەوەکانمان یاخود ئەو فێنکەرەوەی کە لە ناو ماڵا بەکارێت، ئەو هیتەری کە لە ناو ماڵا بەکارێت وای لێ ئەکا ببێتە هۆکارێکی زۆربوونی پیسبوون لە ناو ماڵە، یاخود ئەوەی کە کەڕوو ئەهێنێتە ناو ماڵ، یاخود خۆڵێکی زۆر ئەهێنێتە ناو ماڵ کە کاریگەری لەسەر سی و مێشکمان هەیە. کیمیکەل کۆنتامینانت یاخود ئەو مادانەی ئەو مادە کیمیایانی کە بۆ پاکردنەوەی ماڵ بەکارێت، ئەوانە مادەی کیمیایی کە ئانژ دیسان کاریگەریان هەیە لە ناو ماڵەکەی ئەمێننەوە. physical factors وەکو هەبوونی دەنگەدەنگێکی زۆر یاخود ژاوەژاوی زۆر، ئەو ئامێرانی کە بە بەردەوامی ڤایبرێشنیان هەیە، لەرەلەرێکی زۆریان هەیە، ئلکترۆمەگنەتیک فیلد، زۆربەی ئەو ئامێرانی کە لە ماڵ بەکاریان ئلکتریک مەگنەتیک فیلدیان هەیە، وزەیەکی کارۆمەگناتیزیان هەیە کە وای لێکە کار لەسەر تۆ ئەکا، یان ئەرگۆنۆمیکس شێوازی کارکردنی تۆ لە ناو ماڵە، شێوازی دانیشتن و کارکردنی تۆ. high humidity level کە ڕێژەیەکی زۆر شێ یاخود ڕێژێکی زۆر شێ هەیە، یاخود ئەو ئاوەی کە بەکاری هێنی ئاوێکی پاک نییە کە هەردووکیان ئەبنە هۆکاری دروستبوونی کەڕوو. ئەو پلەی گەرمی کە لە ناو ماڵەکەتا هەیە پلەیەکی گەرمی گونجاو نییە و ناتوانانی بە ئاسانی کۆنتترۆڵ بکەی، یان ئەوەیە زۆر زۆر گەرمە، یان ئەوەیە کە زۆر زۆر ساردە بە بەردەوامی. هیچ پلەیەکی گەرمی نییە کە جەستە بتوانانی خۆی بگونجێنێ لەگەڵیا. نەبوونی ڕووناکی سروشتی وەکو تیشکی خۆر کە بەرە بکەوێت لە ناو ماڵەکەیە و بە بەردەوامی تشکی دەستکردی گڵۆپەکانە بەرەکەوێت کە ئەمەش کاریگەریەکی تر هەیە و هۆکارێکە بۆ توشبوونی SBS. هەبوونی حەشەرات لە ناو ماڵەوە بەکارهێنانی مادە کوژەرەکان کە مادەکانی کوشتنی حەشەراتەکانیش کاریگەریان لەسەر تۆ هەیە، ئەمانە هەمووی هۆکارن بۆ توشبوونی SBS. چۆنینە ئێمە خۆمان فەحس بکەین کە بزانین ئایا ئێمە توش بووین بە SBS یاننا. هیچ ڕێگەیەکی دیاریکراو نییە کە ئێمە خۆمان فەحس بکەین تاوەکو بزانین ئایا توش بووین SBS یاننا، بەڵام چەند ڕێگایەکێ کە بتوانین ئێمە بزانین کە ئایا کەس تووشە بێیانە. ئەوێ ڕێگەکانش ئەوەیە کە ئێمە ئێرکواڵەتی ناو خانوەکانیان ئەو کەشوهەوای لە ناو ماڵەکانە هەیە فەحسی بکەین، بزانین ئایا شوێنێکە بۆ ژیان یاننا. فێنکەرەوەکان بزانین ئەو فێنکەرەوانی کە بەکارێن هۆکارن بۆ هیلاکبوونی مرۆڤیاننا. ڕێژەی شێ بە بەردەوامی ئامێر هەیە کە تایە ئەتوانی ڕێژەی شێ ناو ماڵ دیاری بکەی، بۆ ئامێرانە ئێمە ڕێژەی شێی ناو ژوورەکان و ناو ماڵەکان دیاری بکەین و هەروەها بگەڕن لەسەر ئەوەی کە ئایا هیچ کەڕوویەک یان هۆکارێکی یان شوێنی حەشەراتی تایە کە هۆکار بن بۆ توشبوون بە حەساسیەت و هیلاکی لە ناو ماڵەکانە بگەڕین. ئەمانە هەمووی وەکو ڕێگەی تێستکردن بەکارێت بۆ SBS. چۆنینە ئێمە چارەسەری SBS بکەین؟ خۆی بە شێوازێکی سەرەکی ئەگەر هەست کرد لەناو ئەو ماڵەیە تووشی سەریەشە و بێزاری و هیلاکی و نەخۆشێ بێت، ئاسانترین ڕێگە بۆ چارەسەری ئەوەیە کە ئەو شوێنێ کە تایە ئەژی بەجێ بێڵێ. چۆنینە بەجێ ئەگەر نشمانتوانی بەجێ بێڵین خانووەکە بگۆڕین، یاخود ئەو بینایە ئەو شقەی ئەو ئەپارتمنتی کە تایە ئەژین بیگۆڕین. ئەمە یەین ئەو ڤنتیلیشن یاخود ئەو سووڕی هەوایی کە لە ناو ماڵەکەیە، ئەو فێنکەرەوەی ئەو هیتەرەیە کە لە ناو ماڵەکەیە یان لە ناو بینایەکەیە بەکاری ئەهێنین، ئەیگۆڕین بە شتێکی باشتر کە human friendly بێت، واتە هاوڕێ بێت بۆ تەندروستی مرۆڤ. هەروەها ڕێگری چارەسەر و دۆزینەوە بۆ ڕێگریکردن لەو شێوازانەی کە پەڵۆشنیەتە ناو کە پیسبوون یان هەوای پیزیەتە ناو ماڵەوە تاوەکو بتوانین وا بکەین ئەو هەوایی کێت لە ناو ماڵەکەمان و هەوایەکی پاک بێت. هەروەها ئەو شوێنی کە تایە ئەژین یان ئەو شوێنی کە کاری تیاکەین وا ئەکەین لە هەوڵەین کە لە شوێنێکا بین کە ڕووناکی سروشتی
هەبێتایە تاوەکو بتوانین بە بەردەوام ڕووناکی دەستکرد گڵۆپەکان و تیشکەکان لێمانێت ڕووناکی سروشتیمان لێبات تاوەکو خۆمان بپارێزین لە ئیریتیشنز لە خوران لە حەساسێت لە سوربوونەوە و شکبوونی پێست هەروەها ئەو ئامێرانە ئەو مادانی کە ئێمە بەکاری هێنین بۆ پاکردنەوە یاخود بۆ گەرمکردن بۆ فێنەکردنەوەی ناومە هەموو ئەوانە بەپێی سیستەمێکی دیاریکراوە بێ کە لەگەڵ مرۆڤ بگونجێ هەروەها ئاگادارکردنەوە ئەین بە خەڵک کە فێر ببن و ئیجوکەیت بن پەروەردە بکرێن لەسەر ئەوەی کە ئەو شوێنی کە ئەژین ئایا شوێنێکی گونجاوە بۆ ژیان بۆ تۆ کە هیچ نەخۆشیێکە لەگەڵا هەیە یان هیچ نەخۆشیێکە لەگەڵانیە و پێویستە چۆن بژیت لەو شوێنەیە ئایا لە خانووە ئەژیت پێویستە ژیانی تۆ چۆن بێت ئایا لە ناو شوقەیە ئەژیت پێویستە ژیانی تۆ چۆن بێت ئەوانە هەمووی پێویستیان بەوە هەیە کە خەڵک تایە ئاگادار بکرێتەوە چکە ژیانی ناو خانوو وەکو ژیانی ناو شوقەنیە یاخود وەکو ژیانی ناو گوندنیە ئەوانە هەمووی پێویستە خەڵک بزانێت کە چۆنچۆنینە لە شوێنە جیاکانە بژی و خۆی ڕابێنێت هەروەها ئەو پلێگەرمیە کە دایانین بە بەردەوامی لە بینی 19 بۆ 23 سیلیزیا بێت و ئەو ڕێژەشەیە کە بۆ خانووەکانە بێت ئەبێت لە بینی 40 بۆ 140 بۆ 160 بێت هەروەها تاقی ئەکەینەوە یعنی بە بەردەوامی ئەگەڕین بۆی بزانین هیچ توشبوونێک بە کەڕوو و هەیە یان بە شێو تەڕەشح هەیە لە ناو خانووەکەیە تاوەکو بتوانین خۆمان بپارێزین لەو نەخۆشانی کە تووشمانەوێت. چۆن خۆمان بپارێزین؟ خۆپاراستن لە SBS ئەرکی سەرشانی هەموو مرۆڤێکە بەتەنیا هی ئەوە نییە بڵێم من لێرەیە ئاژین پێویستە من خۆم بپارێزم یان تۆ لەویە ئاژی تۆ ئەبێ خۆ بپارێزی لە سەرتاوە خۆپاراستن ئەکەوێتە سەر building designs واتە شێوازی دروستکردنی ئەو بینایە کە ئایا ئەو بینایە دروست دەکرێت پێویستە بە شێوازێکی چۆن دروست بکرێت کە ئەویان ئەکەوێتە سەر ئەو کەسانەی لە بواری بیناسازیە کارەکەن و ئەو ئەندازیارانەی کە کارەکەن چۆن ئەو بینایە دروستکەن کە تشکێکی خۆری باشی لێبا چۆن ئەو بینایانە دروستەکەن کە بتوانێت لە گەرما و سەرمایە پلەی گەرمێکی باشی هەبێت لە سەرمایە زۆر سارد نەبێت ئەو مادانی کە بەکاری هێنن ئەو مادانی کە بەکاری هێنن کاریگەری لەسەر ئەوە هەبێت خانووەکە زۆر سارد بێت لە گەرما شاوانە بێت کە گەرمایەکی زۆر بێتە ناو ماڵەکە و شوێنی ژیان نەبێت ناو بیناکەیان ناو ماڵەکەکە وا بکات شوێنی ژیان نەبێت پێویست بکە کە فێنکەرەوە یاخود گەرمکەرەوەی زۆر قورس بەکاربێنن زۆر قورس بەکاربێنن کە تووشی کێشی هەناسەدان و تەندروستیان بکات هەروەها ئەبێ ئەوانش ئاگادار بکەینەوە کە کێشەی تەندروستیان هەیە بۆ نمونە خۆیان دیسەی بڵن توانای ئەویان نییە کە زۆر بجوڵن پێویست ناکە لە ناو بینەی زۆر بەرزا بژین چکە ئەوان پێویستیان بە شوێنێک هەیە هەوا لێیان بات پێویستیان بە شوێنێک هەیە کە تیشکی خۆر لێیان بات لە ناو شق و بینا بەرزەکانیشە ئەو شتانە زۆر بەردەست نییە بۆی ئەبێ خەڵکیش ئاگادار بکەین و کە لەکوێیە بژین ئەوانەی کە زۆر کات لە ماڵۆ بەسەرە بن ئەمانە پێویستیان بە ئاگادارکردنەوە هەیە کە لە ناو بینەی زۆر بەرزە نەژین چکە ئەوانە ئەگەری توشبوونیان بە پۆڵوشن زیاترە ئەوانەی کە بە بەردەوامی لە ماڵۆن بۆ نمونە زۆر ئافرەت هەیە کە کار ناکە بە شێوازێکی بەردەوام لە ناو ماڵۆیە ئەوانە پێویستیان بەوەیە کە ئاگادار بن ئەوانەی کە کێشەی جوڵەیان هەیە کە من توانای ڕۆشتنیان نیە توانای هەڵسان لە جیان نیە بەتەمەنن توانای ڕۆشتنیان نیە ئەوانە پێویستە ئاگادار بکرێنەوە بە شێواز ئەمانە ئیندیڤیدوەڵن واتە تاکن babies and children مناڵش پێویستی بە ژنگەیەکی تایبەتە بۆ گەشەکردن هەروەها مینتێنس یەکێکی تر بۆ مینتێنس لە بنەمایەکی سەرەکیە تاوەکو بتوانین ئێمە تەندروستی ئەو دانیشتوانی کە لە ناو خانووەکانیان بینایەکان دائەنیشن بپارێزین چۆنینە ئەو ڤنتیلێشنانی کە بەکارهێنین یعنی بە بەکارهێنانی ئامێری فێنکەرەوە و پانکە و شێوازێک کە لەگەڵ ژینگیا بگونجێت
بە بەردەوام پاکردنەوە ئەو سیستەمانی کە بۆ فێنکردنەوە گەرمکردنەوە بەکارێن تاوەکو هیچ تەپ و تۆزێک لێنە نیشێت لەگەڵ بەکارهێنانیانە تەپ و تۆز بێتە ناو سیەکانی تۆ و کاریگەری لەسەر سی و مێشکی تۆ بێت. ئەو کەسانی کە لە ناو هاوسۆڵەکانە ئیشەکەن و پاکیانەکەنەوە ئەو مادانە بەکار نهێنن کە زۆر تۆکسیک بێت، یاخود ئەو بۆیاخانەی کە بۆ خانوو و شتەکان بەکارێت جۆرێکی ژەهراوی نەبن کە پەیوەندێکی خراپیان لەگەڵ مرۆڤ نەبێ کە وا بکەن کە مرۆڤەکان تووشی نەخۆشی و ناساغی ببن. ئەو مادانی کە بەکار ئەهێنرێتیایە ئۆرگانیک بێت، واتە مادەیەکی زۆر دەستکرد نەبێت کە تایە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر مرۆڤ هەبێت. بۆچی ئەمە ئەڵێن مادەیەکی ژەهراوی نەبێت لە کاتێکا تۆ بۆ دیوار بۆیە بەکارەهێنی؟ بۆچی ژەهراوی نەبێت؟ بەروی ئەو ژەهرە بەپێی کات کاریگەری لەسەر ئەو مرۆڤە هەیە کە تایە ئەژیت. ئەو مرۆڤە لە وەختی هەناسەدانە هەڵیەمژێ، ئەو مرۆڤە بە جۆرێک لە جۆرەکان لە وەختی دەستلیانە جسمی هەڵیەمژێت. ئەمانە هەمووی کاریگەری لەسەر مرۆڤەکە هەیە کە تایە ئەژی. ئەگەر هەر کاتێک ئێمە تەڕەشۆح یاخود کە ڕوومان لە خانووکە بینی یەکسەر بڕۆین چارەسەری بکەین. و پریڤێنشنی سێیەم دەیلی ڕۆتینە، ئێمە ڕۆژانە چۆن ئەژین. یەکێک لەوانەی کە وامان لێکە کە تەندروستیمان بەرەو باشی ببین لە ژیان لە ناو بینایەکانە یان لە ناو خانووەکانە پەیوەندیمانە لەگەڵ ژینگەی دەرۆیە. ئێمە چۆنی نەپەیوەندیمان لەگەڵ ژینگەی دەرۆیە ببەسینەوە، سەرتا بە کردنەوەی پەنجەرەکان بە شێوازێکی بەردەوام بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاڵوگۆڕێک لە نێوان هەوای ژوور و هەوای دەرۆیە دروست بکەین. هەروەها لابردنی پەردەکان، پەردەی تاریک و تاوەکو وا بکەین ئێمە بەیانیان ڕووناکی خۆر، تیشکی خۆری پێویست بێت بۆ ژوورەکانمان یان بۆ ناو ماڵەکانمان و خۆمان لە ڕووناکی دەستکرد بپارێزین بە شێوازێکی بەردەوام. ماڵەکە پاک بکەینەوە تاوەکو خۆمان لە تەپ و تۆز و ئەو خۆڵانە کێتە ناو ماڵەوە بپارێزین. ئەو کلینینگ پرۆدەکتانەی کە بەکاری هێنین مادەی ژەهراوی نەبن، بۆ نمونە ئەو پاکەرەوەی کە بۆ شۆرینی حەمام بەکاری هێنین، یاخود ئەو شامپۆی کە بۆ شۆرینی قاپەکان بەکاری هێنین، ئەوانە مادەی ژەهراوی نەبن. مادەی ژەهراویان تیانە بێ ئۆرگانیک بن تاوەکو بتوانین ئێمە خۆمان بپارێزین. ئاڵوگۆڕ بکەین بە هەوای ژوورەکان دوای ئەوەی کە هەر جوڵەیەکەکەین کە تایە ژوورەکە پیسەکە. بۆ نمونە ئێمە خواردن هەوای ژوورەکە پیسەکە، بۆ نمونە ئێمە چێش لێ ئێنین گاز ئەڕواتە ناو ژوورەکەوە، گازی CO یان CO2 ڕێژەیەکی زۆر ئەڕواتە ناو ژوورەکەوە، یاخود وا ئەکات کە هەوایەکی زۆر گەرم و هەڵموشێ لە ناو ژوورەکە دروست بێ. ئەم ڤێنتیلەیشن یاخود ئامێرەکانی فێنکەرەوە بەکارهێنین، یاخود هەر ئامێرێک بێت کە وا بکە ئاڵوگۆڕ بێت، بیانکردنەوەی پەنجەرەکە بێت بۆ ئەوەی ئێمە هەوای ژوورەکە بگۆڕین. ئەو پلەی گەرمی کە لە ناو ماڵەکەیە هەیە پلەی گەرمیەک بێت کە وا بکات تەوازنێک لە بینی پلەی گەرمی لە بینی دەرۆ و جسمی توێ هەبێت، نەک ئەوەی کە دەرۆ پلەی گەرمێکی زۆر بەرزیە یەیتە ناو ماڵە ژوورەکە پلەی گەرمێکی زۆر نزمیەیە. تۆش پلەی گەرمی جسمە دیاریکراوە ئەمە وا ئاکات کە جیاوازیەکی زۆر لە بینی پلەی گەرمیەکانە هەبێت کار لەسەر تۆ بکات تۆ نەخۆش بکەویت. ئەمە ئەگەر بە شێوازێکی بەردەوام ڕوو با جستە تووشی تەشەنجاتەکە کە وای لێکە بەرەوشتی خراپتریە با نەخۆشی خات ئەبێ ئێمە بتوانین پلەی گەرمیەک دیاری بکەین کە هەم فێنێکمان بکات کە هەمیش بمان پارێزێن، نەک ئەوەی کە نەخۆشمان بخات. و ئەگەر بتوانین و ئەگەر مەجال هەبێت جلەکانمان لە دوای شۆرین لە دەرەوەیە وش بکەینەوە بە ڕووناکی و هەوای سروشتی، نەک بەوەی کە بە ئامێر وشکی بکەینەوە، ئەوە سەلامەتترە بۆ جلو بەرەک. دوای ئەوە لە بەریەکەین کاریگەری لەسەر ئێمە دروست بکات. using air cleaner or purifier واتە ئێمە بەردەوام ئامێرێکمان هەبێت کە تایە ئەو هەوایی کە لە دەوروبەرمانە هەیە
پاکی بکاتەوە ئەو مادە تۆکسیکانی یان ئەو مادە پیسانەی ئەو تەب و تۆزی کە تیادی ئەو پارتیکڵە بچووکانی کە ئێمە توانای بینینیمان هەیە لە ناویان نەیهێڵێت. ئەگەر لە شوێنی کاریت بە شێوازێکی بەردەوامدا ئەریشت و کارەکەی شوێنی کارەکە و داخراوە ئەتوانیت ماوە برێکێکی بچووک شوێکی بچوو گۆر بگری بۆی بڕۆیت هەوایەک لێو بات و هەوا گۆڕکەیەک بکەیت لە بینی ئاوتساید هەوای ژوور و هەوای دەرۆتاوەک و هەوایەکی پاک هەڵمژی بە شێوازێکی کورت. سیک بڵدینگ سیندرۆم مەجموعە سیمپتۆمێکی هەیە بەڵام هیچیان سیمپتۆمی دیاریکراونین لە یەکێکە بۆ یەکێکی تر ئەگۆڕێ و پەیوەندی بە هەوای خراپ هەیە کە لە ناو ماڵەکەیە کۆ بێتەوە، ڕووناکی دەستکردا، هەبوونی کەڕوو تەڕەشوحی ناو ماڵە یاخود ئەو ڕووناکی دەستکردانەی کە بەکارهێنی یان ئەو مادە کیمیایانی کە بەکارهێنی ئەوانە هەمووی بە شێوازێکی بەردەوام لە ناو ماڵە کاریگەری لەسەر تۆ ئەبێت. چەند سیمپتۆمێکی دیاریکراوی هەیە کە لەگەڵ ئەوەی ئەو شوێنی ژیانە بەجێ ئەهێڵی سیمپتۆمەکانی نامێنێت لەبەر ئەوانە نەخۆشێکی دیاریکراونین تاکە ڕێگەی چارەسەری 100% ئەوەیە کە ئەو شوێنی کە تایە ئەژی بەجێ بێڵی لە شوێنێکی باشترا بژی کە لەگەڵ جستەی تۆیا گونجاوە. ئەگەر ئەوە نەبێت پێویستە ئێمە دانت بەدانە بە دوای کێشەکانە بگەڕێن وەکو ئەوی باسم کرد و چارەسەریان بکەین، نەک چارەسەرێکی کاتیش بەڵکو چارەسەرێک بێ کە ئێمە بتوانین ماوەیەکی درێژ لەگەڵ یا بڕۆین. و خۆپاراستنیش لە سیک بڵدینگ سیندرۆم لە سەرەتای دروستکردنی بنچینی خانی و دەست پێک هاتاوەکو شێوازی ژیانی تۆ واتە خۆپاراستنی خەڵک بە تەنیا ناکەوێتەوە سەرخۆی بۆ ئەوەی خۆمان بپارێزین بەڵکو بە شێوازێکی گشتی. ئەو شتانەشی کە من ئەیکەم بۆ نمونە من چۆن ماڵ پاکەکەم و کاریگەری لەسەر ئەوانە هەیە کە لە ناو ماڵەکەیە ئەژین لەگەڵ منە، بۆیە پێویستە ئێمە هەموومان بەیەکەوە خۆمان بپارێزین. زۆر سوپاس. ئەوژە ڕفرێنسەکان.